با ئەمە ببێت بە دەرسێک بۆ من و بۆ جەنابت و بۆ تەواوی مسلمانە پرسیار لە ئیشی خوا ناکرێت. لە ئیشی خوا پرسیار من یەک پرسیارێک لێکم. خوای گەورە سەیری کە چی قودرەت و توانایەکی داوە بە چاوی تۆ. ئێستا یەکسەر لە ماوەی چەند چرکەیەکە با من شتێکت پێ پیشان بم. با من یەک شتێکت پێ پیشاندەم. ئەم پشتی من 100 ساڵی تر تۆ بژیت 100 ساڵی تر تۆ بژیت یەکسەر ئەوەی کە پیشانتمدا یەکسەر خەزنت نەکرد؟ بەڵێ. خەزنت کرد؟ ئەزانی چەند ڕەنگ بوو؟ ڕەنگەکان نا، بەڵام ڕەنگی سوور لە هەمووی زاڵتر بوو. بەڵام لە هەر شوێنێکا بیبینی ئەیناسیتەوە. بەڵێ. لە ماوەی یەک چرکەیەکە چاوی تۆ ئەتوانی وێنەی چەند شت بگرێت، چەند ڕەنگ بگرێت؟ ها؟ والله أعلم. لە ماوەی یەک چرکەیەکە تۆ ئەتوانی 100 ڕەنگ 200 ڕەنگ وێنە بگریت و لە ماوەی یەک چرکەیەکیشە هەمووی خەزم کەیت. ئەمە بۆ خوای پەروەردگار هیچ نییە. لە کاتێکە عەبدێک بتوانێت باشە خوای گەورە ئەم توانایە بە ئەم عەبدە بدات، ئایا الله جل جلاله ئەلەیسە بقادر توانای نییە؟ پاشان قوربانگیان ئەگە جەنابەت سوڕەتی نەملت خوێندە بێتەوە، خوای پەروەردگار کە باسی عەرشەکەی بەلقیسەمان بۆ کات، ئەو کورسی کە لەسەری دانیشتووە و ئەو بوو کە کاتێک ویستی مسلمان بێ و بێت، پێش ئەوەی کە مسلمان بێت، ئەو بوو سولەیمان سەلامی خوای لێ بێت، جنۆکەکانی کۆ کردەوە لەگەڵ ئینسانەکان، وتی ئەیکم یەتینی بعەرشیها قبل ئەن یەتونی مسلیمون. کێ ئەتوانێ عەرشەکەیم بۆ بێنە پێش ئەوەی ئەو ببێتە مسلمان؟ قال عفريت من الجن أنا آتيك به قبل أن تقوم من مقامك. جنۆکەیە گوتی کە عفریتە هەزارەها جوندی لە بەردەسایە، وتی من ئەتوانم بۆت بێنم پێش ئەوەی لە شوێنی خۆت بەرزەوە بیت. قبل أن تقوم من مقامك، يعني پێش ئەوەی هەستیتە پێوە من لە بەردەسا دایانم. باشە؟ قال الذي عنده علم من الكتاب أنا آتيك به قبل أن يرتد إليك طرفك. یەکێک لە ئینسانەکان خوای گەورە توانایەکی دابوو پێی، باشە؟ توانایەکی دابوو پێی، وتی من بۆت ئەهێنم ئاوا چاو بکەرەوە و ها چاو بنوقێنە و چاو بکەرەوە، عەرشەکەی بەڵقیسە لە بەردەستایە. یەکسەر کە چاوی کردەوە سیرەکە لە بەردەستایەتی. فلما رآه مستقرا عنده قال هذا من فضل ربي ليبلوني أأشكر أم أكفر. کەواتە برای شیرینم خوای گەورە توانا بدا بە مرۆڤێ، توانا بدا بە جنۆکەیە لە طرفەت العینێکە، باشە؟ لە وڵاتی سەبەئەوە بۆ ئەو وڵاتی تر، لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر کورسیەک یان عەرشێکی گەورە بگوازێتەوە لە طرفەت العینێکە. خوای گەورە ناتوانێ پێغەمبەرەکەی شەوڕەوی پێ بکا بۆ ئاسمان لە چرکە ساتێکە لە کون فەیەکونێکات. نمونەیەکی تر قوربانگیان، نمونەیەکی تر ئەو خەوانەیەکەوە ئێمە ئەیبینین. جاری وایە تۆ لە خەوتە ئەڕۆیتە وڵاتێکی تر، لەوێ ژنە هێنی، کاکە لەوێ بازرگانیەکەی ئەنواع خەڵکە بینیت، جاری وا هەیە ژن و ماڵ و مناڵت ئەبێت، یعنی لەو خەوەیە هەموو خەوەکەی من و تۆ قوربانگیان دەقەیەکی نەخایاندووە، وایە؟ وایە قوربانگیان لەگەڵ وای؟ بێگومان بەڵێ 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 بەڵێ. قوربانگیان ئەگەر یەک خەوێک ئەگە عولەما ئەفەرمون دەقەیە زیاتر بێت، دەقەیە زیاتر بێت، ئەو ئینسانە ڕەنگە شێت بێت، ڕەنگە جەڵدەلی با بمدێت. کەواتە قوربانگیان کات بۆ خوای پەروەردگار هیچ نییە. لە کون فەیەکونێکە خوای پەروەردگار ئینەما قەولنا لشەیء ئیذا ئەڕەدناه ئەن نەقولە لەه کون فەیەکون. ئەگە شتێکمان مەبەست بێ ئەڵڵا فەرمێت ئێمە لە کون فەیەکونێکە ببە ئەبێت. تەواو قوربانگیان. کەواتە ئێمە عەفوونکە مامۆستاگیان، من گومانەکەم لە قودرەتی خوای گەورە نییە، باشە؟ مەبەستم لە چیە؟ لە جیاوازی کاتەکەیە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لەو ساتەکەمەیە ڕۆیشت و هاتەوانێ دنیا یعنی لە شوێنی خۆیان بوو، باشە؟ بەڵام سێری کاتی دنیای کە بەنسبەت کاتی دنیاوە، کاتێ پێغەمبەر عیسا عەلەیهی سەلام بەرز کراوەتەوانێ و لە نیشانە گەورەکانی قیامەت کاتێکە دا ئەبەزێتەوە سەر زەوی، یعنی تەمەنێکی زەوی ڕۆیشتووە بەنسبەتی ئێمەوە. قوربانگیان برای شیرینم ئەمانە بۆ خوای گەورە هیچ نییە، ئەمانە بۆ خوای گەورە هیچ نییە. قوربانگیان کات ڕاگرێ، تۆ قەناعەتەکەی ئەو خۆری کە لە ئاسمانەیە خوای گەورە بۆ یەکێک لە پێغەمبەرەکان بە ناوی یوشەعوە ئەو خۆری ڕاگرتووە؟
حەبسی خۆری کردووە بۆی خۆر ئاوانە بێ و جێیشەکەی لە ناو نەچێ و شەویان بەسەرانەیەت ها کەواتە خوای پەروەردگار دەتوانێت کات ڕاگرێت بۆ هەر ئینسانێکە خۆی بوێت بۆی قوربان گیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە کون فەیەکونێکە خوای گەورە شەوڕەوی پێکات ئیسرا و میعراجی پێکات ئەو هەموو دیمەنەی بەهەشت و جەهەنمی پێپشانەدات گفتوگۆ و خیتاب لەگەڵ خۆیە بینینی پێغەمبەران سەلامی خوای لێبێت بینینی مەلائیکەکان حتا ئەو کاتی کە دێتەوە بەڵێ بە جەسەد و بە ڕوح ڕۆیشتووە و هاتۆشتەوە هێشتا شوێنی جێیەکەی هێشتا گەرم بووە ئەمە بەنسبەت الله وجل جلاله لە کون فەیەکونێکە ئەیکات کەواتە لا يسأل عما يفعل وهم يسألون با ئەمە ببێت بە دەرسێک بۆ من و بۆ جەنابت و بۆ تەواوی مسلمانان پرسیار لە ئیشی خوا ناکرێت لە ئیشی خوا پرسیار